خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئێستا لە ناو بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقین، بەڵام باسی ململانەی پرۆژە هاتۆتە پێشەوە. بە پێی هەندێک لە مێدیاکان بێت وەک ئەوەی کە باسەکرێت کە ئێستا سلێمانی وێرانەیەکە، بەڵام شوێنەکانی تر نیویۆرکن. سلێمانی وێرانەیە، هیچی بۆ نەکراوە. زۆر جاریش بەرپرسە باڵەکانی یان بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئیداری و باسییان لە گەمارۆ کردو بۆ سەر سلێمانی. سلێمانی لەکوێ گەمارۆ دراوە؟ نقطەی دواکەوتنی هەندێک لە پرۆژەکان و جێبەجێنەکردنی هەندێک لە پرۆژەکان لە سنووری سلێمانی بەگشتی با ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانیشەوە بەگشتی لەکوێوە دەستی پێکرد. هەموو ئەو ڕاستیانە ئەمشەو لە پانۆراما خەینە ڕوو بە میوانداری زۆر بەڕێز شاو عوسمان جێگری پارێزگاری سلێمانی. داشاو بەخێر بێ. زۆر سپاس دەرفەتە لە خزمەتتان. سپاس. سەرەتا مەوێ لەوە دەست پێ بکەم هەر بەڕاستی سلێمانی وێرانەیە؟ ئێوە هیچتان بۆ نەکردووە؟ هەر پارەتان خواردووە؟ وەکوی سەرۆکی حکوومەت دەڵێ دەتان هێشت بۆ پارتی پرۆژە بکە، حکوومەت پرۆژە بکە لێرە؟ بەس جارێ بەس با ئەوە جواب دەینەوە. سلێمانی وێرانەیە؟ سپاس بۆ جەناب بۆ بینەران و بیسەرانی کورساتی خۆشەویست و بە تایبەت دانیشتوان و هاونیشتیمانیانی شاری سلێمانی شارە حیاتەکە. هەمومان نەزانین و هەموو کەس دەتوانێت هەم بە بینینی چاوی خۆی هەم لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیاوە شاری سلێمانی ببینێ. شاری سلێمانی نەخێروێرانە نییە. شاری سلێمانی لە پێشکەوتن و گەشەکردنەکانی نەوەستاوە. ئەمە بەپێی ئامارە، بەپێی داتایە، بەپێی هەڵسەنگاندنی سێکتەرەکانە کە ئێمە بەو پێشکەوتنەشەوە لە ئاست تموحی خۆمان و لە ئاست چاوەڕوانی خەڵکی نابینین بۆ خەڵکی شاری سلێمانی. ئێمە زیاترمان ئەوێ، ئەوان زیاتریان لە ئێمە داواکارن. مافی خۆیانە لەبەرەوەی ئیداری شاری سلێمانی ئیدارەی خۆیانە و ئەوانیش لەو ئیدارەی خۆیان باشترین داواکەن. من ئەگەر ڕێگە بدەی سەرەتا لە سلێمانی و پێشکەوتووەکانی یانی لە بوارە جیاوازەکان لە بواری وەبەرهێنان ئەوە چەند ساڵێکە سلێمانی پلەی یەکەمە لە ئاستی عێراق. تا ئەم دەقێش؟ بەڵێ. و لە بواری تەوان وەبەرهێنان لە بوارە جیاوازەکان، وەبەرهێنان لە بواری نیشتەجێ، لە بواری کشتتوکاڵ، لە بواری گەشت و گوزار، لە بواری پیشەسازی و ئەو ئامارە هی ئێوە یانە عێراق؟ ئەو ئامارە ئەتوانرێ خەڵک لە هەڵسەنگاندنەکانی ڕێکخراوە ناحکومیەکان و لە عێراق وەری بگرێ. سلێمانی لە بواری کشتتوکاڵ کە جێی دەستخۆشیە، ینی لەبەر ئەوەی ناکە وەزیری کشتتوکاڵ بێگەردخانە و یەکێتیە، لەبەرەوە هەڵسەنگاندنێکی دروست شەقاوێکی باشی بڕیوە لە شاری سلێمانی، لە گەرمیان، لە ڕاپەڕین، لە هەڵەبجە پێشکەوتنێکی باش لە بواری کشتتوکاڵ دروست بووە. پرۆژەگەلێکی باش کراون لە بوارە جیاوازەکانی کشتتوکاڵ. لە بواری پیشەسازی شاری سلێمانی لە ئاستی عێراق یەکەمە لە بواری پیشەسازی گەورە و بچووک. لە بواری گەشت و گوزار ئاماری هاتنی گەشتیاران لە ناوەوەی عێراق و لە دەرەوەی عێراق سەلمێنەری و ڕاستیەن و کرانەوەی شاری سلێمانی بە ڕووی جیهانە. ئاگادارین ئەم ساڵ و ساڵی ڕابردوو چەند دیدار و کۆڕبەندێکی گەورە لە ئاستی جیهان لە سلێمانی کرا. بە نمونە دێلفی کە کۆڕبەندێک و دیدارێکی گرنگ بوو. لە ساڵانی تر ئەمە دیدارە لە هەرێمی کوردستان نەکراوە. خۆشحاڵین کە شاری سلێمانی وەگەیچێ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم دیدارەی تیاکرا. بۆ نمونە زانکۆی سلێمانی، زانکۆی دایک کە من لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ ستافی زانکۆ، سەرۆکی زانکۆ و ڕاگرەکان و مامۆستایان و فەرمانبەران کە ئەوە چەند ساڵێکە لە ئاستی عێراق وەرێمی کوردستان زانکۆی سلێمانی بە پێی پێوەرە ژیانیەکان لە ئاستی یەکەمایە
و من ویستم سەرەتا ئەوە بڵێم من لەگەڵەوە نیم بەراورد بکەین ینی بەراوردی شاری سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ دهۆک لەبەرەوەی منەوەی بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی ئەمەوێ و خواستمە جێبەجێ کەم حەزەکەم باشترین لەوە بۆ دهۆک باشتر لەوە بۆ هەولێر بۆ سۆران بۆ زاخۆ لەبەرەوە پێم باش نییە ئەو جۆرە بەراوردە بەداخەوە هەندێک جار ئەتخەنە ئەو گۆشەوە ئاتخەنە ئەو پێگەیەوە کە ئەو بەراوردە بکەین ئێمە پێویستە هاوڵاتیەک مناڵێک لە هەر پارێزگایەک لە هەر شارێک لە هەر گوندێکی هەرێمی کوردستان بێ باشترین خزمەتگوزاری هەبێ لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری خزمەتگوزاری گشتی جا ئەم مناڵە ئەگەر خوا لە سلێمانی زێدی دروست کرد بێ و لێرە بێ یاخود لە هەولێر بیا لە دۆ بێ لەبەرەوە من هەمیشە لە چاوپێکەوتنەکان و لە کۆبوونەوە فەرمیەکانی ژەمە موتووە ئەوانەی بەشدار بوون لە کۆبوونەوەکان شایدیە دەن کە لەگەڵ ئەو بەراوردە نەبووم ئێمە بۆ نمونە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە من پێم خۆشە جوانترین پایتەخت بێ لە ناوچەکەیە پێم خۆشە گەنجێکی هەرێمی کوردستان کە گەشتەکە بۆ وڵاتێکی دەرەوە لەوێ بتوانێت شانازی بە هەولێرەوە بکە بەڵام کە دێی شاری سلێمانی بەو مێژووەوە بەو پێشکەوتنەوە کە دێن بەراوردیەکەن هەست بە خوب نەکەی لەگەڵ دهۆک لەگەڵ زاخۆ لەگەڵ سۆران لەبەرەوە ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە و ئەوەی لە سلێمانی کراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 2000 کۆتایەکانی 22 23 24 وە ئەو ماوەی کە ئێستا لە مانگی 25 بێ بزانین ئەوە چۆن کراوە ئایا ئەو پرۆژانی لە سلێمانی کراوە تەمویلی لە هەولێرەوە بووە یان هەر لەسەر داهاتی سلێمانی ئەچینە سەرەوە بەڵام بەرنامەکەمان ئەمەوێت تەفاسیلی بێ بۆ بینەرەکانم کاک شاهۆ سلێمانی باسی بەراوردت کرد منش حەز ناکەم بەراورد بێ من شانازیەکەم کە بەسەلەن بۆ نمونە گەنجێک مناڵێک ژنێک لە هەر شوێنێک دڵی خۆش بێ بە وڵاتەکەی بە کوردستانەکەی بەڵام لەکوێ ینی ئەگەر بەراوردێ بکەین لەگەڵ شارەکانی تری وەکو هەولێر و دهۆک بەناو ئەو جەنجاڵی و فەوزا سیاسیەی ساڵانی ڕابردوو تێپەڕیون تا ئەگاتە دوایی باسی گەمارۆشەکەم من هەر ئەواڵێ ملانەی سیاسی زۆر زۆر بەڵێ خۆی منەواڵێ من ئەڵێم ئێمە لەگەڵ بەراورد نین و پێمان خۆش نییە بەڵام مەسەرەن کە بەراورد بکرێ بەراوردی پرۆژە ئەکرێ لەگەڵ پرۆژەکانی سلێمانی هەر خۆی ئەمە لە خۆی ینی هەر خۆی وەڵام دەرەوەی ئەو پرسیارەیە کە ئەگەر ئەم پرۆژە ئەوەندە گرنگە و استراتیژیە لێوە کردو لە سلێمانی بۆ نەتکردو ئێماڵێن یە حکوومەتی و یەک کابینەی حکوومەتمان هەیە و هەموو مؤسساتی سلێمانیش سەر بە حکوومەتی هەرێمە و حکوومەتیش لە هەولێرە ینی ئێمە خۆشمان ئەڵێین پێویستە پرۆژەکان و دابشکردنی بڵین بودجە لە بودجە جیاوازەکان پێویستە بە یەکسانی بێ لە سەرەتایی دروستبوونی ئەو کابینەیە بڕیار هەیە کە داهات یەک بخرێ و خەرجی یەک بخرێ و ینی خەرجیەکە بەپی پێویستی و بەپی ڕێژەی دانیشتوان ئەوە بەپی ئاستی خزمەتگوزاری دابش بێتەوە بەس ئایا ئەمە بوو نەخێر هەمومان نەزانین کە ئەمە نەبوو و ئەم شتە دروست نییە تۆ بڵێ ئەبێ سلێمانی لە پارەی خۆی پرۆژە بکە من بە نمونە بۆ نمونە یەکێ لەو قەزایانەی سنووری پارێزگای سلێمانی بە نمونە بێنیتەوە ینی بڵێ پێنجوێن پارێزگایەکی سنووریە قەزایەکی سنووریە قەڵاتزێ قەزایەکی سنووریە خود گەرمیان ئیدارەیەکی سەربەخۆی و نزیکە لە سنوورەوە ئەی سێسایە خۆ قەزایەکی سنووری نییە بێ خزمەتی نەکەی ئەمە نابێ ئێمە بە پێچەوانەوە لە ئیدارەی خۆجێی سلێمانی هەر 11 قەزاکە ئەوەی پێمان کرابێ بەیەک ئاراستە و بەیەک ئاست خزمەتگوزاریمان پێگەیاندووە لەبەرەوە ئەمە گەر وێنەکە گەورەکەی بۆ سلێمانیش وایە ینی پێویستە خزمەتگوزاری بە یەک ئاست لە نێوان هەر چوار پارێزگاکە و هەر چوار ئیدارە سەربەخۆکە دابەش ببێ یعنی نابێت تۆ بڵێ ئەم پرۆژە استراتیژیانە و پرۆژە خزمەتگوزاریەکان پێویستە لەسەر
داهات و پارەی سلێمانی بێ. داهات و پارەی سلێمانی لە شەفافیت هەفتانە بڵاوەکرێتەوە. ئایا ئەو داهاتە لەو ئاستایە کە بتانی ئەو خزمەتگوزاریانەی پێ بکەی؟ من پرسیارێکی زۆر ڕاشکردی کاک شاهۆ. لەم ڕۆژانە سەرۆکی حکوومەت لە بانگەشەی حزبەکەی ئێوت ئێمە ئەمانویست خزمەتی سلێمانی و دەوروبەری بکەین ڕێگەیان پێ نەداین و ئەوان پارەکە بۆ بەرژەوەندی شخصی و کەسی بەخارەهێنن ناهێڵن پارەکە بۆ ئەو بێ. بەڕاشکاوی ئەو وەڵام دەیتەوە. بەڕاستی ئێوە پرۆژە هەبووە سەرۆکی حکوومەت بیهێنێت لەبەرەوەی پارتی ڕێگەتان نەدابێت لە سلێمانی یان لە چوارتایان لە ڕانی یان لە هەڵەبجە بکرێت. ئەمە یەک بەشی دووەمی هەر بەڕاستی پارەی ئەو منتیقەیەتان خواردووە یان لە بەرژەوەندی کەسی بەکارتان هێناوە وەکو ئەوەی ئەو ئێڵێ لە بانگەشەی حزبەکەی ئەمە بەڕاشکاوی بۆ بینەرەکە. بەڵێ بەدڵنیاییەوە نەخێر ئێمە ساڵانی ڕابردوو کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هەبوو کە لە عێراقەوە هات بۆ هیچ جیاوازێک بەدی ناکرا. بۆ ئەو کاتە سلێمانی لە لووتکەی گەیاندنی خزمەت گوزاریا بوو. بۆ ئەمانتوانی ئیدارەی خۆجێیی پارێزگای سلێمانی و قەزاکان و ناحیەکان بۆ ئەمانتوانی ئەو پارەی کەیت باشترین پرۆژە و بەرزترین کوالیتی لە پرۆژەکانە هەبوو. و هەر ئەو ساڵانەی کابینەکانی ڕابردوو ئەو بودجانەی کە لە هەولێرەوە لە ڕێی وەزارەتەکانەوە هات لە ڕێی وەزارەتەکانەوە بودجەکە تەخسیسەکرا بۆ پرۆژەکە و لێرە ئێلانەکرا و دواترە درا و بەرهێن و دواتر پرۆژەکەی استیدامەکرا و خرای خزمەتی خەڵک. بەڵام ئەم مۆدێلی ئێستا ینی هەولێر لە پارەی خۆی گەرمیان لە پارەی خۆی سلێمە ئەمە شتیوە نییە و نابێ. پارە یەک پارەیە. یعنی ئەو داهاتی کە هەیە داهاتی هەموو هەرێمی کوردستانە. ئێمە ئەوەی کە کراوە بە ئیدارەدانی سیولە کراوە ئیدارەدانێکی زۆر دروست لە بانقی هەرێم بۆ لەبەرەوەی بتوانین تەوازنێ ڕابگرین ئەو پرۆژانەی کە ئێستا لە سلێمانی لە بواری جێبەجێکردنان و ئەو خزمەت گوزاریانەی کە لە سلێمانی پێشکەشەکرێن. بۆ نمونە لە بواری تەندروستی لە پارێزگاکانی تری عێراقەوە توانن ئامارەکە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی وەرگرن کە گەشتی تەندروستی لە چه ئاستێکایە بۆ سلێمانی. ئەگەر کەرتی تەندروستی لە سلێمانی لە ئاستێکی باڵایانە چۆن ئەم گەشتە تەندروستیەکرێ؟ یعنی بە نمونە تەمە ناکەم کەس ڕێ نەکەوێتە نەخۆشخانەی هیوا بەڵام ئەوەندەی نەخۆشی سلێمانی لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەرەگرێ بە ڕێژەیەکی زۆر بەرز لە پارێزگاکانی تری عێراق و پارێزگاکانی تری هەرێمیش دێنە نەخۆش. ئەمە هەمووی تێچوویە. یعنی ئەوە حەزەکەم لە برایان لە نەخۆشخانەی هیوا پرسیار بکەی و چەندین ڕوونکردنەوە دراوە کە نەخۆشێک لە دکتۆریات و برادرانە لێرەوەم دەستخۆشیان لە یەکەم. ینی لە چه ئاستێکا خزمەت گوزاری پێشکەشەکەن. و ئێمە ئەو پرۆژانەی کە لە ئێستەیە لە سلێمانی لە جێبەجێکردنان هەم لە ناو شاری سلێمانی هەم لە دەرەوە ئەو پرۆژانە بە هەماهەنگی کەرتی گشتی و کەرتی تایبەتەکرێ بە پلانێکی تۆکمە کە خودی جەنابی کاقوبات سەرپەرشتیەکە بۆردی وەبەرهێنان هەیە هەم لە سلێمانی هەم لە گەرمیان هەم لە هەڵەبجە هەم لە ڕاپەڕین. ئەو فەرمانگانەی کە پێویستن لەم بۆردەبوونیان هەیە بەندەی یەکێکم لە ئەندامانی و بۆردە ئەو پرۆژانەی کاکرێ بەو وەبەرهێنەرانەی کە وەبەرهێنەری نیشتیمانین و من لێرەوە دەستخۆشیان لە یەکەم توانراوە لە ماوەیەکی کورد خزمەت گوزاریەکی زۆر باش لە بواری ڕێگاوبان هەم لە دەرەوەی شار هەم لە ناو شار بەرزەپرد ئەندەرپاس و کردنەوەی شەقامی دووسایی دو ئێستا کۆمەڵە پرۆژە هەبوو بە هەمان ڕێکار دەستکراوە بە جێبەجێکردنیان کۆمەڵی پرۆژەی استراتیژی لە بواری ئاوی خواردنەوە و گەشت و گوزار بەشێکیان لە جێبەجێکردن بەشێکیشان لە داهاتووی نزیکە چنە جێبەجێکردن. ئەمانە کۆی ئەم پرۆژانە بەو ئیدارە حەکیمانە کرێ کە لێرە ئیدارە درێ چونکە ئەو پرۆژانە ئەو پارانەی کە پێویستیانە لە هەولێرەوە تەمویل ناکرێن و ئێمە چەندین جارم ڕخنەیەمان گرتووە لە هەر وەزارەتێکەوە یاخود هەر وەزیرێکی بەڕێز یاخود ئەنجومەنی وەزیران کە پرۆژەیەک ئیعلانەکا بۆ سلێمانی یاخود بۆ ئەو شوێنانی کە باسم کرد یەک پرۆژیان یەک دینار تەمویلی نەکراوە لە دەرەوەی سلێمانی ئەڵە خۆت پارە بەڵێ لەسەر بودجەی سلێمانی لەسەر داهاتی سلێمانی. لەبەرەوە ینی ئەگەر ئەم جۆرە کارکردنە نەبووایە لە سلێمانی دڵنیا بە ئێستا و گەشەی بە شاری سلێمانیەوە دیار نەبوو.
بۆ لە بەرەوەی تۆ کە پرۆژێک بۆ نمونە پرۆژێ لە بواری ڕێگاوبان ئەخرێتە جێبەجێکردن بۆ یەکێ لە قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی یاخود لە ناوشار پێویستە ئەم پرۆژەیە کە ڕێکارەکانی لە وەزارەت و وەزارەتی دارایی یانی وەزارەتی معنی وەزارەتی ئاودانکردن وەزارەتی دارایی تەواو بن پێویستە تەمیلی پرۆژەکە بکرێ پێویستە تەمیلی ئەم پرۆژەیە بێتە سلێمانی و قۆناغ و بەپێی بەڕێوەچوونی پرۆژەکە سلفەکانی بۆ خەرج کرێ بۆی پرۆژەکە نەوەستێ بەڵام ئەمە نەکراوە ئێستا با نمونەیەک بێنمەوە 100 مەتریەکە بەڵێ بڕیارە کۆتایی هەفتەیە بکرێتەوەنێ بەڵێ بەشێکی گەورەی بەڵێ بەشێکی 26 کیلۆمەترەوەنێ بەڵێ یەک دیناری هاتووە لە هەولێرەوە نەخێر هەمووی لەسەر داهاتی بەڵێ سەداهاتی وە کۆمپانیاکە کە بەڵێ کۆمپانیای جێبەجێکار کۆمپانیای قەیوان و هەموو ڕقەمەکان بڵین ڕێژەی پارەکان لە بانقەیە یەک دیناری پارەی 100 مەتری لە دەرەوەی سلێمانی نهاتوتە ناو سلێمانی ینی بەو میکسەی کە باست کرد کۆمپانیای بۆ منە قەیوان و حکوومەت بە تەمویلێکی کەمەوە بەڵام 100 مەتریەکە تەواو بێ و خزمەتەکە بەس ڕەنگە خەڵک بڵێ بۆ زۆر دواکەوت ڕەنگارەوە کارەبێکە لە هەولێرەوە پارە نایێت من نمونەیەکی بۆ بێنمەوە با تۆزی لە سلێمانی بچینە دەرەوە بۆ نمونە پرۆژەی ئاوی دەربەنی خانمانە ئێمە باش کە سەرچاوی دابینکردنی ئاوی خواردنەوەیە بۆ قەزای دەربەنی خان ئەم پرۆژەیە چەند ساڵە وەستا بوو لە بەرەوەی دۆخی دارایی وا بوو یەک دینار تەمیل نەکراوە بۆ کۆمپانیای جێبەجێکار بۆی پرۆژەکە تەواوکەن ئێستا کە پرۆژەکە دەسی پێ کردوێتەوە لە سلێمانیەوە پارەی بۆ دابینەکرێ و تەمیلەکرێ ئەو کۆمپانیای جێبەجێکار ئەو پێداویستیانەی کە لە دەرەوەی ئۆردەر کراوە لە شەریکات لە ئەڵمانیاوان لەو ماوەی کە بۆیان دانراوە ئەگات ئەمە نمونەیەکە ئەو پرۆژانەی تر کە لە ناو شاری سلێمانیان کە ئێستا لە جێبەجێکردن یەک دیناریان لە دەرەوە تەمیل ناکرێ ئێمە لە بەشێکی زۆر لە وەزیرە بەڕێزەکان گلەیمان کردووە پێمان وتمان ئەو پرۆژانەی کە ئەلانیەکەن ئایا ئێوە پارەی بۆ تەمیلەکەن نەخێر حسابێکی گیرفانی سلێمانیتان کردووە بزانم پرۆژەیە لەو کاتێک کە جەنابەت بەردی بناقیدانی بە قۆناغەکانە چێتە پێشە و تەواوە بێ لەبەرەوە دوایی ئەو پرۆژانە ئەبن بە ماڵ بەسەر سلێمانیەوە هەرچەند ئێمە بەشی زۆری پرۆژەکان نەمانێڵاوە ئەوەشی کە وەستا بوو بەشێکی زۆریان کەوتونەتەوە گەڕ و بەشێکی زۆریان تەواو کراون بە نمونە ئێستا جادەی نێوان خەلەکان دوکان هیزۆ ئەو بوو بە دوکان بڵێ دەربەنی پارەی بۆ دێ ئەویشە لە داهاتی سلێمانی پرۆژەی نێوان کەلار دەربەنی خان کە تەواو کراوە ئێستا پرۆژەی نێوان دەربەنی خان زەڕایان کە ماوەیەکی زۆر بوەستا بوو ئەویش بە هەمان شێوە لە وەرگیراوەتەوە لە کۆمپانیا و درراوە بە کۆمپانیایەکی تر وە تەمیلەکەی لەسەر سلێمانی لەبەرەوە ئێمەش حەزەکەین بە تەقریبی مانگانە ئەچەندە بەرزونزمەکە بەڕێز کاکشاوە داهاتی سلێمانیەوەی تەخمینت کرد لە سایتی شەفافێتەوە ئەچێ بۆ چەند مەسەلە هەرچەندە بەرزونزمە پێم وابێ بەرزونزمەکە بەڵام پێم وابێ لە دەوری 6 میلیارد و ئەوانە ئەچێ بۆ هەفتاوە بۆ بەشێک بێ بچێ بۆ موچە بەشێکی بڕوا بۆ ئەو پارەی کە بۆ بەغانێرێتەوە بەشێکی ئەبێ ئیدارەی پێبڕێوەبەری بجێ تەشغیلیە پارەی بودجێ تەشغیلیش ئەو بودجێ تەشغیلی ئەوەیە کە بەڕێوەبەراتی گشتیەکان و بەنزین بۆ نمونە گرنگترین شت دابینکردنی دەرمان پاکردنەوەی شار و شارۆچکەکان خۆڵ و خاشاک هیوا گرتوخانەکان ئەمانە یعنی خۆشبەختانە لە شاری سلێمانی بۆ یەک ڕۆژی ئەم خزمەت گوزاریان نەوەستاون و ئەمە وای کردووە شاری سلێمانی بە پێشەنجی بمێنێتەوە و ئەمە وای کردو شاری سلێمانی یەکێک بێت لە خاوێنترین شارەکانی عێراق لە ڕووی ژینگەییەوە ئێمە منیش ئەواڵێم منیش لەگەڵ ئەوەم ئێمە یەک حکوومەت و یەک حکومڕانی لە ڕووی کۆکردنەوەی داهات لە ڕووی خەرجکردنی پارە و لە ڕووی ڕاگەاندنی پرۆژە بە پلانێکی تۆکمە چەندێک خزمەت گوزاری هەبوو بە یەکسانی دابەش بێ ئەگەر حکوومەت خاوەنی بودجەیەکی باش بوو خزمەت گوزاریی زیاتر بۆ خەڵک پرۆژەی زیاتر ئەگەر ئەم بودجەیە کەم بوو بەپێی کەمیەکە بەڵام گرنگەوەیە لە پارێزگاکان لە شار و شارۆچکەکان خەڵک هەست بە خوبن نەکا
ئێستا بەڕێزت وەک جێگری پارێزگار هەست بۆەکەی کە بەڕاستی کە و خیتابانەی کە هەیە لە بانگەشەوە بەکارهێنانی هەر بەڕاستی جیاوازێکی گەورە هەیە و یەک حکوومەت نیە هەست بە یەک حکوومەتی ناکەیت خۆی بانگەشەی هەڵبژاردن دەیەکی زەمەنیەتەیە پەڕێ ئەرکەکەی ئەمە لەوە گەورەترە ئەرکی حکوومەت و حکومڕانی بۆ نمونە ئێمە وەکو ئیدارەی خۆجیی پارێزگای سلێمانی بە تەواوی سێکتەرەکانی ئەمنی و خزمەتگوزاریەوە ئەرکمانە شارێکی ئارام ئەرکمانە ئەمنیەتێکی باش ئەرکمانە خزمەتگوزاریەکی باش پێشکەشکەین ئەمە پەیوەندی بە هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن و ئەم پرۆژەیەم کرد بۆ ئەوەی لە کاتی بانگەشەی ئەلانی کەم ئەو پرۆژەیەم کردبووی ئێمە ئێستا بۆ نمونە باشە بۆ نەشق بمبووری شقامی 100 متری کاڵین 26 کیلۆمەترێکرێتەوە لەبەرەوەی ئێستا تەواو بۆیکەینەوە نەک لەبەرەوەی بانگەشەی هەڵبژاردنە ئێمە شقامی 100 متری و زۆر باشتر لە شقامی 100 متری بۆ هاونیشتمانانی شاری سلێمانی بە پێویستە زانین باشە منەتە ئەوە نەخێر واجبە لە حکوومەت ئیشێک بکەن بۆ سلێمانی منەتە بە پێچەوانەوە ئەوەی کەیکەی ئەرکە ئەوەی کەیکەی واجبە ئەوەی کەیکی ئەسڵەکەیە بێ ئەوە بکەیت خۆ ئەگەر لەمە کەم تەرخەمیمان کرد پێویستە لە پێچینەوەمان لەگەڵ بکرێت لەبەرەوە ئێمە لە ماوەکانی داهاتوو لە بواری گەشت و گوزار دڵنیا دەکەم کۆمەڵێک پرۆژە ئێستا دراسیان تەواو بووە و دراوە بە کۆمپانیای جێبەجێکار لە ماوەیەکی کورتی داهاتوون پرۆژانە چنە بواری جێبەجێکردن و سلێمانی لە ئاستی گەشت و گوزار ئەباتە ستێپێکی ترەوە ئەمەمان نەکردووە بە بابەتی بانگەشەی هەڵبژاردن باش ئێستا لە دەوری چەقچەق بەڵێ من بینیم ئەمڕۆ بووە بزانم وڵا بڕۆ بوو بە سوودفە بێ ڕۆیشتم ئیشی تیاکرێوەکەوەی ببێتە کۆرنیش درێژکراوی کۆرنیشێک لە خوار محافظەوە ئێستا مەسەلە نەبوو لە بانگەشەیە بیکەن بە باسکردن و هەر بەزدی ئیشی تیاکرێوە نیە بەڵێ ئەوە 5 زۆنە دەستکراوە بە ئیشکردن لە بەڵێ لە کۆرنیشەکە پرۆژەیەکی زۆر گرنگە لەگەڵ بەنداوی چەقچەق و بەنداوی بڵین چەقچەقی جاران و هەناران دوو بەنداوە ئەمە لە چوارچێوەی و پلانەیە کە جێبەجێەکرێ و خودی کاقوبات خۆی سەرپەرشتیەکە و ئێمە وەکو فەرمانەکانی سلێمانی جێبەجێکاری ئەم پلانەین و پێویستە ئەو هەنگاوانەی لەو پلانە دانراوە بەڵێ وەکو خۆی لە بەنداوەکەش لە بەنداوەکەژی شەکرێ لە بەنداوی زەلانی شەکرێ ئێمە بۆ گوتم کە هەستمان کرد بۆ درۆنی بۆ نابن و بیکەنەوە و بڵێن وەرە کورسات خۆی لە ڕاستیە ئەمە ئەرکە وە گوتم ئێمە کاڵین سلێمانی جیاوازی کراوە لە دوای ئەوەی هەست بۆ جیاوازیەکرا ئەمە ناچار بووین پلانێک بۆ خۆمان دابڕێژین پلانێک بۆ خۆمان دروست بکەین کە بتوانین لە ئاس داواکاریەکانی خەڵکابین چیترەوە نەبێ بڵێن گەماڕیان خستوینەتە سەروا ئەکەنەوە بەڵێ ئێمە بێن خۆتان شت بکەن بە ئەوەی کە تەبەن شاری سلێمانی هەم ئیدارەکەی هەم لەوە گەورەتر هاوڵاتیانی شاری سلێمانیان زۆر خۆشەوێ و چاوەڕی باشتر و باشترەکەن و چاوەڕی جوانتر و جوانترەکەن ئێمە لە چوارچێوە پلانە بۆ نمونە بۆ بواری ئاوی خواردنەوە هەمومان نەزانین کێشەی ئاوی خواردنەوە لە جیهانە بۆتە کێشەیەکی گەورە بۆ ئەوەی شاری سلێمانی ڕزگار بێ لە کێشەی بێ ئاوی تەبەن نەک بەس شاری سلێمانی وە گوتمەوە دەربەنی خان چەمچەماڵ منتیقەی بازیانەوەوانە ئەمە هەر هەموویەکەوێتە چوارچێوەی ئەو پلانەوە هێڵی سەی دوکان سلێمانی لە چەند ڕۆژی داهاتوو دەست پێەکە سەر بودجەی من لە چاوپێکەوتنەکەش لە هەولێر کە لەوێ بووین کە گرێبەستەکەی مزاکرا هەر ئەو ئێوارە گەڕینەوە من لێرە چاوپێکەوتنیەکەممە بوو وتم ومێدەوارم ئەو پرۆژەیە نەوەستێ هاوشێوەی و پرۆژانەی تر کە هاوشێوەی ئەم پرۆژە کراوە لە شارەکانی تر لەکوێ بودجەی بۆ دابین کراوە هەمان بودجە بۆ ئێوەش دابین بکرێت و ڕۆژانی داهاتوو و لە ماوەکانی جێبەجێکردنی پرۆژەکەی بینین ئێمە لە چوارچێوەی و پلانە بۆ نمونە بەنداوی زەلان ماوەیەکی زۆر بوەستا بوو ئێستا خۆشببختانە کارکردنیایی دەستی پێکردوێتەوە گۆڕانکاریی بچووگەیە لە دیزینەکەی لە بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان کاری لەسەرەکەن بەشێکی ئاوی ئەم بەنداوە ئەهێنرێتە ناو سلێمانی بۆ بەشی سەرەوەی سلێمانی سوودی لێن بینرێ بۆ ئاوی خواردنەوە و پرۆژەکەژە بێتە پرۆژەیەکی گەشتیاری بۆ شار باژێر و
لە پلانایە بەنداوی تریش لە شار باژێر بکرێ و لەگەڵ بەنداوی وەگوتمان ێستا چەقچەق دەستی پێ کردوێتەوە و پرۆژەی ئاوی دوکان سلێمان و پرۆژەی ئاوی گۆبتەپە کە پرۆژەیەکی گەورەیە بە کۆیەم پرۆژانە ئێمە بۆ بە تەواوبوونیان کە ئێستا لە جێبەجێکردنان بۆ ماوەی 50 ساڵ سلێمانی کێشەی ئاوی خواردنەوەی نابێت بە دەوروبەریەوە بەڵێ ئێمە ئەوەی کە وتومانە زۆر نەمان وتووە بەکردار کراوە و ئەو پرۆژانی هەمووی ئەو 2 ساڵەیە ئەو 2 ساڵەیە ئێمە وەگوتم بە ناچاری پلانێک بۆ شاری سلێمانی کەڵێن شاری سلێمانی مەبەستم تەنها سلێمانی نییە و ئاماژەم پێیا هەردوو ئیدارە سەربەخۆکە گەرمیان و ڕاپەڕی و پارێزگای هەڵەبجە و پلانە هەیە بۆ هەر چوار شوێنەکە بۆی ئێمە نەوەستین بۆ ئەڵی بە ناچاری کاکشاوە بە ناچاری لەبەرەوەی ئەگەر بە هاوسەنگی و بە یەکسانی خزمەت گوزاریدا بەش ببێ لە هەرێمی کوردستانە وەکو ساڵانی ڕابردووە ئاماژەمدا من خۆم ساڵانێکی زۆرە لە بوارە کارەکەم من 10 ساڵ بەڕێوەبەری ناحیە بووم 10 ساڵ قایمقام بووم و 2 ساڵە لە ناو پارێزگامەوە ئێمە ئەو ساڵانەی تریش پرۆژەمان هەبووە ئێستا و بە ڕێزانەی کە پێکەوە کارمان کردو بەشێکیان لە وەزیفەیان نەماون بە ئەنجومەنی پارێزگای پێشوو یەکەم خولی ئەنجومەنی پارێزگا و بە ئەنجومەنی پارێزگای کە خاننشین بوون و ئەو بە ڕێزانەی لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و لە کابینەکانی وەزارەتەکانیش کە هەبوون هەمویان ئەزانن کە من ئەم باسم لەکوێوە سەرچاواگرێ ئەو کات ئەو بودجانەی کە لە عێراقەوە هات هەم بە پارە هەم بۆ نمونە بە بەشە خۆراک بە بەشە دەرمان بە بەشە سوتەمەنی و لەگەڵ ئەو بودجانەی کە حکوومەتی هەرێم هەی بوو بە یەکسانی دابەشە بوو لە نێوان پارێزگاکان و بە یەکسانی پرۆژەی پێکرا ئێمە ئەو کات سلێمانی پێشەنگ بوو لە ئاستی هەموو پارێزگاکانی نەک هەرێمی کوردستانیش عێراقیش لە جێبەجێکردنی پرۆژەکان و توانی بوومان ئەو بودجانەی کە دابینە بێ هەمووی بخرێتە بواری جێبەجێکردنەوە بە کۆی ئیداری پارێزگای سلێمانی بەڵام لە دوای ئەوەی کە شێوازی جێبەجێکردنی پرۆژە و شێوازی دابشکردنی خەرجی بەم شێوەی لێهات ئێمە بۆیە ناچار بووین پلانێکی بەدیل بگرینە بەر بۆی ئێمە لە ئاست ئەو بەرپرسیارەتیا بین کە هەمانە و ئەو گۆڕانکاری لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردوو بینراوە ئەو هاوڵاتیان دەتوانن پرۆژەکان ببینن من خۆمەوە زانم بەڵام ئەوە ینی هیچ پرۆژێک نەکرابێ و دانیش بن سیرکەن و بڵێن هیچمان پێینە تا پارە لە هەولێرە ئیشتان کردووە بە دڵنیاییەوە ئێمە بۆ نمونە لە بواری پیشەسازی سلێمانی لە ئاستی هەرە باڵایە و ئێمە پلانمان هەیە لەگەڵ حتا لەگەڵ حکوومەتی عێراق کارێ بکەین بۆ سەرمایەداران بۆ ئەوەی پیشەسازیەکەیان بەردەوام بێ هەم پیشەسازی بچووک هەم پیشەسازی گەورە پێویستە کاراسانیان بۆ بکەین بۆ ئەوەی پیشەسازی نەک لەم ئاستەیە بمێنێتەوە پێویستە پێشکەوتوتر بێ پێویستە زیاتر پێش بکەوێ چونکە کەرتی پیشەسازی کەرتێکی گرنگە لە هەموو گیانە ئێمە بۆ نمونە لە سلێمانی لە ماوەکانی ڕابردوو بەپێی دیراسەیەکە کرا و بە بڕیاری ئەو بۆردەی کە ئاماژەم پێدا بە حزوری جەنابی کاقوبات بڕیار درا چیتر پرۆژەی نیشتەجێبوون لە سلێمانی نەکرێ بەڵکو و بەرهێنان لە بواری پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار بکرێ و لەم بوارانە هەنگاوی زۆر باشمان ناوە بەڵام دەرنەکەوتیان نەگەیشتوتە بە دڵنیایەوە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا کە ئەوەی چێکە لە پرۆژە گەشتیاریەکان باشە لە شوێنەکانی تریش پرۆژەی گەشتیاری هەیە بۆ نمونە لە گەرمیان بۆ نمونە لە ڕاپەڕین لە هەڵەبجە و ئێمە مەبەستمان بووە تەنها گرنگی بە ناو شاری سلێمانی نەدەین لەبەرەوەی بەرپرسیارەتی هەر 11 قەزاکە لە ئەستۆمانەوە بە کۆی 11 قەزاکە و ناو شارەوە پارێزگای سلێمانی پێگەێنێ و پێویستە ئەو داهاتێکە هەیەی سلێمانی وە گوتم ئیدارەیەکی زۆر باشی سیولەی نەقدی ئەدرێ هیچ شێکێ لەو شوێنانەی کە باسم کرد بێبەش نەکراون ڕاستە ئێستا لێرەوە هاوڵاتیانەمان بین کۆمەڵێک پرۆژە بە وەستاوی ماوەتەوە بەڵام لەبەرەوەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە خەرجی ڕابگیرێ تەنها تەرکیز بکرێتە سەر ئامادەکردنی
ئەو پارەی کە بۆ بەغا ئامادەکرێ بۆ ئەوەی موچە دوانەکەوێ و لەوەش سلێمانی بەو دۆخەشی کە هەیەی خۆشببختانە سلێمانی پێش هەولێر پارەکەی ئامادە کردووە هەموو ئەو ماگانەی کە ئامادە کراوە بنێرێتەوە بۆ بەکار. وڵا کاشاوە من ڕۆژنامە نووسەوە بڵێم ینی بەڕاستی من بێئاگانین ئاگامان لە وردەکاریەکانە کە هاتە سەر مەسەلی ململانە ڕاستە لە هەندێک شوێنە جادە خراپە لە هەندێک شوێنە پرۆژێک دواکەوتەوە ئەشزانم هۆ کارەکەی چی بەڵام ئەو دو سێ ساڵە بە تایبەتەوە بۆردەی بازت کرد گەشە سەرنێکی گەورە دروست بوو مەسەلەن باسی ڕاپەڕیم بکەم مەسەلەن کۆمپانیای قەیوان لە ڕێ ئەو بۆردەوە لە ڕاپەڕینە مەسەلەن هەم ڕاستە ئیشی کردی تایبەتەکە بەڵام کۆمەڵی خزمەت گوزاری کردووە نرخی زەوی لەو شوێنە زۆر بەرز بۆتەوە لەگەڵ کاکرەمی سەرۆک شارەوانی گەرمیان لەو ڕۆژانە بەرنامەم کرد ڕووبەر لە 26,000 متر کیلۆمەترەوە گەشتۆ 100 ئەوەندا بەڵام نازانم بۆ ئەمە گەورە کرا و ئێرەوە کوێرانەیەک پیشاندرا بەڕاستی برادەر هەبوو تەلەفۆنی بۆم کردووە وتێتی هەر بەڕاستی ئەمە وایە ینی خەڵک پرسیاری بۆ دروست بووە بۆیە من مەبەستم بوو لەگەڵ جەناب تا ئەو گفتوگۆیە بکەم بۆی هەندێک ڕاستی ئەرکەکان نەک منەتەکان باز بکرێ ئەرکە بۆ هەر شتێک بۆ خزمەتی خەڵک بکەیت بینە سەر ئەوەی کە بڵێن کاکشاوە هەستان بەوە کردو مەسەلەن نوعێک مامەڵی جیاوازتان لەگەڵەکرێ لە هەولێرەوە لە وەزارەتەکانەوە لە ئەرقەلە دروستکردن بەجەر لە پارە و ڕۆڵی جێگری سەرۆکی حکوومەتی بۆ لەوەی کار ئاسانی بکە و دەستکراوەتان بکە لە جێبەجێکردنی کاروبارەکە. بەڵێ ئێمە وەک گوتم چەندین جار لە کۆبوونەوەکان لە ئاستی باڵایەکە چ لە سلێمانی کرابێ ئەخود لەولێر ئێمە ئەمەمان وتووە چکەمە بەرپرسیارەتیە لاستۆی ئێمە وتومانە ئەو پرۆژانەی کە ئەکرێ وەک گوتم ئەیڵێمەوە پێویستە بە یەکسانی لە نێوان شارەکان و ئەو تەمویلەیە کرێ بۆ پرۆژەکان بە یەکسانی لە نێوان شارەکان بکرێ. من لە کۆبوونەوەیەک ئاماژەم بۆ دا و برادرانی لە کۆبوونەوەکە ئامادە بوون ئێستا لێرەوە بەشێکیان لەوە چێ بمان بینن من شانازیم بۆ کردووە کە تونێلێک لە زاخۆ کراوە کە خۆم بە سەردانیا بەگەشت چوون بۆ زاخۆ زۆر شانازیم کردووە کە بەناو ئەم تونێلەیە تێپەڕیوم لە ئاستێکی بەرزا بووە بەڵام مافی خۆمە بۆ سلێمانیش داوا بکەم بۆ لەوێ کراوە بۆ لێرە نەکراوە یعنی ئەمە ناڕەوایە بڵێ سلێمانی خۆی ناهێڵێ تەنهاوە ئێوە ناهێڵن یان دەست و پێسپی بەرپرسانی ئیداری ئەو ناوچەیەوەکو هەندێک گەڵێن یان پێچەوانەوە لەگەڵ ئەو دۆخانەی کە تێپەڕیوە من ببوور هەندێک پرسیار هەیە بە ڕاشکاو بە دڵنیایەوە وڵاتی پێویستە بیزانێ بە من ناڵێم کەم و کورتی نییە ئینسان کە ئیشی کرد کەم و کورتی شێبێ بەڵام ئایا ئەم ئیدارەیە لەو ئاستەیە و خزمەت گوزاریانە پێشکەشکە ئەوە تاکەی بینن و ئەو بەڕێزانەی هەر بە ڕێزێکاڵە لە سلێمانی پرۆژەمان ویستووە بکەین و نەیانێشتووە وڵای مە دەرگامان کراوە بۆ ئێستا ژەر کراوەیە بۆ نمونە تونێلێک 200 ملیاری تێچێ با فەرمونون بیکەن و تەمویلیکەن و پارەکە بنێرنە بانکەکانی سلێمانی و پرۆژەکەی ئەلام بکرێ و گرێبەستی بۆ بکرێ و دەست بەکار بکە و دواتر تەواوی کا و بخێتە خزمەتی خەڵکەوە ئێمە ئەوەی کە کراوە لە سلێمانی لەو ماوەی ئەو 2 ساڵ و نیوەی ڕابردوو بەو پلانە بووە کە ئێمە ڕێکمان خستووە نێوانی کەرتی گشتی و کەرتی تایبەتمان ڕێک خستووە ئەو سەروەتە خۆڕسکەی لە سلێمانیە هەیە خستومانەتەوە خزمەتی سلێمانی بە پرۆژە بۆ نمونە زەویەک دابین کراوە بۆ وەبەرهێنێک بۆ پرۆژەیەک هاتووە لەگەڵ یا پرۆژەیەکی پێشکەشی سلێمانی کردووە پارەیەکی بەخشیوە بە سلێمانی و پارەکە ئەمێ هاوڵاتیانەوە بزانن ئەم پارەیە بە پارەی نابەخشێ ئەم پارەیە بە پرۆژە بەخشێ یعنی ئەو پرۆژەیە بۆ نمونە پرۆژەیەکی با بڵێن ئەندەرپاسی فاروق یا ئارام یان ئەوەی تۆفیقوابی لە بواری جێبەجێکردن بەڵێ یان ئەو شەقامانەی کە کراون دەرخستە و دیزایانی پرۆژەکە ئامادەیە ئەخرێتە بەردەستی کۆمپانیاکە خۆی دیراسی خۆیەکە و دواتر یاڵە من ئەم پرۆژەیە جێبەجێکەم لایەنە پەیوەندیدارەکان سەرپەرشتیەکەن بۆ جێبەجێکردنی خۆناغەکانی پرۆژەکە ئەوە نییە کە کۆمپانیاکە پارەیەک دا حکومەت خەرجی بکە ئەمەیە کە سەرکەوتنی پرۆژەکەی زەمان کردووە و ئێستش کۆمەڵێ پرۆژەی تر لە پلانایە لە باوەکانی داهاتوو ئەکەوێتە جێبەجێکردن لە
شاری سلێمانی و دەوروبەری لەبەرەوە ئەمە شێوازی ئیدارەدانەکە بووە لەو ماوانەی ڕابردوو. کاقوبات تا چەند هەماهەنگ و هاوکار بۆ لەگەڵتان و بۆی هەم بێوێ یەک پارچەی حکوومەت دەستی پێوە بگرێ و نێڵێ کەلێنەکە زۆر دیار بێ و ئەو برادرانە خەریکن و هەمیش بێوێ بتوانن ئێوە ئەرکەکانتان جێبەجێ بکەن. بەڵێ خۆی کە من ئاماژەمدا کاقوبات کە سەرپەرشتیان بۆردانەکە بە تایبەتی بۆردی و بەرهێنانی سلێمانی ڕاستە و خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکانەکە و ئەتوانم بڵێم هەفتانە و هەندێک جار ڕۆژانە لەبەرەوەی کە لێرە مێنێتەوە چاودێری پرۆژەکانەکە و پەیوەندی بە تاک بەتاکی ئێمە و لە پرساوی فەرمانەکانەکە فلان پرۆژە لە چ قۆناغێکە فلان پرۆژە لە چ قۆناغێکە ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئێمە متحمستر بین و سوورتر بین لەسەر ئیشەکانمان و ئێمەش حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆمانەزانین و ئێستش ئێمە لەگەڵەوەین کە حکوومەتێک بە یەکسانی مامەڵە بکە کابینەیەک بە یەکسانی مامەڵە بکە دروست ببێ و ئێمە لە دوای لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە دوای هەڵبژاردننیش تا ئێستا هەموو تەرکیزەکە لەسەرەوە بووە کە حکوومەتێکی خزمەت گوزار و پاراستنی یەکسانی هاوڵاتی بوون. کاک شاهۆ پرسیارێکی تر هەیە مەسەڵەن ئەوەی کە ئەگەر بێت و دۆخەکەش بەو شێوەیەش بەردەوام بێ ئەوەی هەموو لە تەفاسیلی بەرنامەکەیە باسمان کرد بەڵام ئێوە دەرگای خۆتان دۆزیوەتەوە ڕێگەی خۆتان دۆزیوەتەوە کە بتوانن بەو تێکەڵیە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیا ئیدی پرۆژە بەردەوامە بێ ئەو کەم و کوریانەشی کە هەیە کە وڵاتی گلەی لێ هەیە لە ماوەی داهاتووە بە تەواوەتی جێبەجێ بن. بەڵێ ئێمە چاومان ئەمەی کە هەیە لە سلێمانی بەردەوامە بێت دڵنیا بە باشتر ئەبێ و بەرەو دواوە ناگەڕێتەوە جارێکی تر ئەو شێوازە مامەڵەی کە ئێستا کرێت لە ئیدارەی خۆجی پارێزگای سلێمانی ئێمە وەکو پارێزگای سلێمانی کە بڵێن باوکی فەرمانگەکان دروستکردنیەوە هەمانجێ لە نێوان فەرمانگە خزمەتگوزاریەکان ئەرکمانە و باش ڕێکخراوە ئەمە بەردەوامە بێ ئەو کەلێنانەی کە هەیە بە دڵنیاییەوە پڕەکرێتەوە ئەو کەم و کورتیانەی کە هەیە چارەسەرە بن ئەمە لایەکی وەلاکەی تری ئێمە چاومان لەوەیە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان پێک بێت کابینەیەک بێ بە یەکسانی مامەڵە لەگەڵ دوورترین گوند لەگەڵ هەولێرا و کوێک بکە پارێزگایە لەگەڵ پارێزگایەکی تر بە یەکسانی مامەڵی لەگەڵ بکرێ و لەگەڵەوەش چاومان لەوەیە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال چارەسەر ببن و ئەو هەڵبژاردنەی کە ئەکرێ ئەو پەرلەمانی لە عێراق دروستە بێ ئەو کابینێ حکوومەتەی لە عێراق دروستە بێ پشتی شێرمان هەبێتیە وەکو کورد دەڵێم و بتوانین داواکاریەکانمان داواڕەواکان خزمەت گوزاریەکانی هەرێمی کوردستان لەوێ جێ بکەینەوە بەڵێ لەبەرەوەی ئێمە ڕابردوویەکی باشمانەیە لەگەڵەوە تەجروبەیەکی باشمانەیە وە گوتم ئەو ساڵانەی کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە هات شێوازی هاتنی بودجەکە کە لە عێراقا بە یەکسانی بەپێی ڕێژەی دانیشتوان و هاتنی بودجەکە بۆ پارێزگاکان بە ڕێگایەکی زۆر خێرا هات و خستنە بواری پرۆژەکان لە بەرەوەی ڕۆتین لە بەردەمیاکەم بوو زۆر زوو ئەچووە خزمەتی وڵاتیانی هەرێمی کوردستان. ئێستاش ئێمە وای ئەبینین کە ئێمە لەگەڵ عێراق ئێمە بەشێکین لە عێراق پارێزگای سلێمانی یەکێکە لە پارێزگاکانی عێراق و پێویستە ئەو ئیلتیزاماتی کە عێراق پێویستە جێبەجێکە ئێمە داوا بکەین و ئەوەی کە بە یاسا نەچەسپێنراوە بچەسپێنرێ ئەوەشی بە یاسا چەسپێنراوە ئیلتیزام نەکراوە بیخەینە ژێر ئیلتیزامەکەوە و ئەگەر لە هەرێمیشەوە ئیلتیزامێکە جێبەجێ نەکراوە جێبەجێ بکرێ بۆی ئێمە بتوانین دەنگمان دلێرتر بێ و بتوانین ئەو بودجە زەبەلاحی لە عێراقی ئێمە پشتی خۆمانی لێ بچڕین. بودجەکە تەنها پارە نییە کۆمەڵێک شت هەیە برادران لە کەرتی تەندروستی باشەزانن کە ئێمە لە ساڵانی ڕابردوو چەندێک خزمەتگوزاری تەندروستیمان بۆ هاتووە لە عێراقەوە چەندێک نەوتی سوتەمەنیمان بۆ هاتووە لە عێراقەوە چەندێک بەشە خۆراک و بابەتەکانی تر لەبەرەوە ئێمە و گوتم ئەوەی کە هەیە بەردەوامە ئەوەی لەگەڵ حکوومەتی هەرێمە چاوەڕێی دروستبوونی کابینی ئەگەر ئەخیر پرسیارم ئەگەر هیچ سەدمەیەکی گەورەی ئابووری ڕوونەدا یان خوا نەخواستە جەنگ یان شتێک ڕوونەدا بەبێ هەڵبژاردن و ئەوانە خۆی پرۆژە وڵای نابێت بچێتە بواری هەڵبژاردنەوە نیە بێشتی تر بچێتە بواری هەڵبژاردنەوە خۆزگەمان توانی ئەو موچانە کە ئێستا
لە مانجی 11 و موچەی مانجی هەشت تازە دابەشکراوە خۆزگە موچە دابەشکرا بەسەر خەڵکە ئەویش هەر ئەرکە باشە بەڵام ئەکرێ بڵێن سلێمانی و دەوروبەری لە پێشکەوتن و گەشە سندن ناوەستێ و ساڵانی نزیکی داهات و خەڵک خۆی بە چاوی خۆی تەواوی ئەو پێشکەوتنانە ئەبینێ لە هەموو سێکتەرەکان بە دڵنیاییەوە وە گوتم دووبارەیەکەمەوە بابەتی هەڵبژاردن چ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق چ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان فترەیەکی کاتیە گرنگەوەیە باشترین خەڵکەکان بنێرینە ناو ئەم ئەنجومەنانەوە و باشترین کابینەی حکوومەت دروست بێ ئێمە گەر باشترین خەڵک بنێرین ئەنجومەی نوێنەرانی عێراق و لە کابینەی داهاتوی حکوومەتی عێراق باشترین کابینە و باشترین بەشداریمان هەبێ چ لەسەر ئاستی وەزیرەکان چ لەسەر ئاستی بریکار و بەڕێوەبەرە گشتیەکان وەک یەک تیم لە بەغدا بتوانن خزمەتگوزاری و پشکەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی بێنن ئێمەش لێرە دڵنیا هاوڵاتیانی شاری سلێمانی دڵنیاکەینەوە لەو ئاستەیین و ڕابردوویەکی باشمان هەیە لە گەیاندنی خزمەتگوزاری کە بتوانین بە باشترین شێوە بیکەینە خزمەتگوزاری و ئەوەی کە هەیە بەردەوامە بێ بە دڵنیاییەوە ئەگەر شتێکی شتای سەپەی پێ نەبرابێ بە دڵنیاییەوە دیراسە ئەکرێ واخرێتە ناو پلانەوە وەخرێتە خزمەتی شاری سلێمانی ئەو پرۆژانەشی کە باسم کرد ئەوەی لە جێبەجێکردنات بە دڵنیاییەوە چاودێریکی ورد لەسەر پرۆژەکانە لەسەر کوالیتی پرۆژەکانە و لە ماوەکەی خۆی تەواو بن و کۆمەڵێ پرۆژەی گرنگی زۆر باش بەڕێوەیە بۆ شاری سلێمانی و ئەچنە بواری جێبەجێکردن و سلێمانی لەو بوارانەی باسم کرد ئەچنە ستێپێکی تر لە بواری تەندروستی پرۆژەی زۆر باشتر هەیە کە من نامەوێت لێرە بیڵێمە تا چێتە جێبەجێکردن و ئەوەی کە هەیە من داوای لێبوردن بکەم لە هاوڵاتیانی شاری سلێمانی ئەگەر بەهۆی دۆخی داراییەوە یاخود بەهۆی ئەم جۆرە ململانەیەوە کە ئێمە لەگەڵی نین ئەگەر خزمەتگوزاریە دواکەوتووە گەر گرفتێگە بووە و ئەو دۆخە داراییە ئومێدەوارین چارەسەر ببێت کە بەلای ئێمەوە گرنگترین شت گیرفانی هاوڵاتی و سفرەی ماڵانە هاوڵاتی چاوەڕێنە کاجارێکی تر هەواڵی پەلەی موچە و شایستەکانی لە تەلەڤیزیۆن و لە سوۆسیال میدیاوە ببین. زۆر سوپاس بۆ بەڕێشاو عوسمان جێگری پارێزگاری سلێمانی سوپاس بۆ دەرفەتە بە هیوای ئەوەین کا بەردەوام بن لە ئەرکەکانتان و بەرەو پێشکەوتن و خزمەتکردنی زیاتری خەڵک. بینەرانی خۆشەویست ئەم بەرنامەیەمان بۆ ئەوە بوو کە بەڕاستی بابەتێک زەق کراوەتەوە لە مەسەلەی خزمەتگوزاری لە 2014ەوە بە بەردەوامی هەرێمی کوردستان لە قەیرانی قورسی ئابووریدا بووە هەموو ساڵێک بە لێبڕینی موچەوە بە نەدانی موچەوە بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەەوە کێشە بۆ گیرفانی هاوڵاتیان دروست بووە بەڵام لەو بانگەشەی هەڵبژاردنەوە ئەوەی کە لەلایەن پارتی دموکراتی کوردستان کە سەرۆکایەتی حکوومەتیان بەدەستیان سەرۆکی حکوومەتیان بەدەستە زۆر مەسلەی پرۆژە زەق کرایەوە لە کاتێکدا پرۆژەکردن و بەڕێز جێگری پارێزگاری ژووتی ئەرکە نەک منەت بە هیوای ئەوەین کە لە داهاتوودا هەموو کوردستان گەشەی زۆر زیاتر بکە و بتوانین بە ڕێگا هەرە پێشکەوتەکاندا لە نێوان هەموو کوردستان هاتوچۆ هەبێ لە هەمووی گرنگتر گیرفانی هاوڵاتیانیش بەتاڵ نەبێ پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ